دانڵد ترامپ ئێستاکە بە هەموو شێوەیەک لە شەڕێکدا بەشدارە بۆ ڕزگارکردنی سەرۆکایەتیەکەی. ئەم دیموکراتانە چی دەکەن؟ ئەوەی دیموکراتەکان بەم وڵاتە دەیکەن شەرمەزاریە، نابێ ڕێگایان پێ بدرێت، دەبێ ڕێگایەک هەبێ بۆ ڕاگرتنیان، لەوانەیە بە یاسایی لە ڕێگەی دادگاکانەوە. ترامپ دژ بە بۆختانێکە لەلایەن دیموکراتەکانەوە گوایە پێشگی لە بەکارهێنانی دەسەڵاتەکانی کردووە لە ڕێگای داواکردنی یارمەتی لە ئۆکرانیا بۆ دووزینەوەی زانیاری زیان باش لەبارەی یەکێک لە بەرهەڵەستە دیموکراتەکانی جێگەری سەرۆکۆماری پێشوو جۆ بایدن کە هەوڵدانەکانی کۆشک سپی بوو داپۆشینەتی. ئادەم شرف لە دیموکراتەکانەوە دەڵێت ئەگەر هەروەک باس کراوە ئەگەر هەروەک تۆمارکراوەی ئەم تەلیفۆنکردنە تازە نیشان دەدات سەرۆک لە زیاتی ئەوەی ئۆفیسەکەی بە دڵسۆزی بەکارهێنابایە بەڵام زۆر سەختە باوەڕ بکەی ئەو ئۆفیسەی بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێنا. لە بەشێکی زۆردا کۆماریەکان بەردەوامن لە پشتیوانیکردن لە سەرۆک ترامپ لە نیوانیاندا سناتۆر لنسی گرام. لەو باوەڕەدان خەڵک بۆی دەردەکەوێت کە لە قەبارەی خۆی زۆر گەورەتر کراوە لەو بڕواایەدام خەڵک دەگەنە ئەو باوەڕەی کە ئەمە تۆڵەسەندنەوەیە. شرۆڤەکار ویلیام هاوڵ دەڵێت کاریگەری ڕامیاری لە شەڕی سزادان لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا پێشبینیکردن زۆر سەختە بە تایبەتی لەسەر هەندی لە لایەنگیرانی سەرۆکدا. ئایا ئەوان ڕادوێی سەرۆک دەکەون؟ بێگومان ئەوەیە کە ترامپ هەموو هەوڵێکی دەدات بۆ بەدەستهێنانی ئەو جۆرە وەڵامدانەوەیە لەلایەن ئەندامانی پارتەکەیەوە. دموکراتەکانیش دەبێ ئەوەیان لە بیر بێت چی بەسەر سزادانەکەی سەرۆک بیل کلینتن هات لە ساڵی 1998. من پەیوەندی سێکسیم لەگەڵ ئەو ژنەدا نەبوو، خانم لوینسکی. کلینتن درۆی کرد و دەیویست پەیوەندیەکەی لەگەڵ مۆنیکا لوینسکی داپۆشی کە بۆ هۆی سزادانی لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە. لێری سەباتۆ لە زانکۆی ڤەرجینیا دەڵێت کلینتن لەسەر کارمایەوە پاش بێتاوانی لە دادگاییکردنێکدا لە سنات. بە لە بەچاوگرتنی ئەو ڕاستیەیە کە کۆماریەکان بیل کلینتنی برینداریان برد و کردیانە کەسێک کە تا کۆتایی تێرمەکەی هیچ زیانێکی پێنەگات دەبێ ئەوە وەکو هۆشداریەک بێت بۆ دیموکراتەکان. لە ساڵی 1974 کانگرس دەست بە پرۆسەی سزادانی دژ بە سەرۆک ڕیچارد نیکسن کرد لە ڕسوایی وۆتەرگێت. جا لەبەر ئەوە من سبەی نیوەڕۆ دەست لە سەرۆکایەتی دەکێشمەوە. نیکسن دەست لە پۆستەکەی هەڵگرت کە ڕۆم بووەوە لەوانەیە لە دادگاکردنێکی سنادا ڕزگاری نەبێت. ئەوەی کە پاشان بۆ سەرۆک ترامپ دێت ڕوون نییە. بەڵام وا دیارە هەردوو ئامادە بن بۆ شەڕێکی ڕامیاری درێژخایەن و ناکۆکی لەسەر و دەرەنجامێکی نادیار.